سەبارەت بە هەماهەنگی و پەیوەندیەکانی عراق و ئەمریکا گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر ئەحمەد شەریفی شرۆڤەکاری سیاسی و ئەمنی دەکەین بەڕێزان لە بەغداوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سڵاوت لێبێت. سوودانی باسی لەوە کرد کە پێویستمان بە هێزی نە ئەمریکی نە هاوپەیمانی نێودەوڵەتی هەیە بۆ پارێزگاریکردن لە عراق. هێزی عراق کافیە، بەسە، ینی پێویست دەکات ئیتر توانای ئەوەی هەیە کە بەرەنگاری ببێتەوە. ئەمە ڕاستە فعلەن عراق پێویستی بە هێزی بیانی نییە، چه ئەمریکی چه هاوپەیمانی نێودەوڵەتی؟ بسم الله الرحمن ئەی خۆی بەخشندەی میهرەبان، لە ڕاستیدا تاوکو ئێستا لە ڕووی دارەدانی تەنگشەکانەوە، لە ڕووی سەربازیەوە، لە ڕووی شارەزایی و هەڵسەنگاندنەکانەوە بڕیاری سیاسی هەڵی استراتیژی دەکەن لە دارەدانی تەنگشەکانەوە. پێویستە بەڕاستی سیستەمی هاوپەیمانی دەوڵەتیەکان بمێنەوە، بە تایبەت هاوپەیمانێکی لەگەڵ ئەمریکادا، چونکە ڕەگەزێکی سەرچیە، ڕەگەزێکی هێزە بۆ عراق ئەمریکا. بەڕاستی ئەوەی توانان نیشتیماییەکان پێویستە لە ڕێگەی چوارچێوە هاوپەیمانەکانەوە سەر بکەیە ڕێکەوتنی استراتیژی ئەمنی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە بنچینە و کۆڵەگەیەکی سەرچیە بۆ ئەم پەیوەندیانە. بۆیە بە بۆچوونی من وەکو هەڵوێستێکی سەربازی، وەکو هەڵسەنگاندنێکی سەربازی، تاوەکو ئێستا عێراق پێویستی بە هێزی سەربازی بیانی ماوە، بە تایبەت لەسەر ئاستی ڕاوێژ و تەکنەلۆژی و پاڵپشتی ئاسمانیەوە. ئێمە پێویستیمان بە ئەمریکا ماوە لە ڕووی سەربازیەوە، پێویستیمان بە هاوپەیمانی نێودەوڵەتی ماوە. بەڕاستی ئێمە ڕوبەڕووی هێرشەکان لەسەر سنوورەکان بووینەوە لە هەروەها بەگوتەی نەتەوەیەکگرتووەکان و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیش لە هەمان کاتدا. کەواتە ئایا پاساوی بڕیارە سیاسەکان چییە کام قسەیە دەکەن کاتێک ڕەتی دەکاتەوە پاڵپشتی سەربازی ئەمریکی ڕەتدەکاتەوە؟ بەڕاستی لەم قسەیەدا ئێمە هێڵە سنوورەکان دەبەزێنین، چونکە ئەم جۆرە بڕیارانە بەڕاستی لە ڕووی بەرژەوندنی نیشتیمانی هەڵ نەقوڵاوە، بەڵکو ئەمە وەکو بڵێن وەڵامدانەوەیەکە بۆ کاریگەری کاتێکەرە هەرێمیەکان بە تایبەت ئێران. بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە کە بڵێن پێویستە جیاوازی بکەیت لە نێوان ڕۆڵی ئێران و ڕۆڵی ئەمریکا. عێراق دەوڵەتێکە و ئێرانش دەوڵەتێک. ئێمە بەرژەوەندیمان هەیە لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی استراتیژی تایبەتەوە کە زۆرێک لە هەندێک کاتە ئێمە لە بژاردەکانی ئێران دوور دەکەینەوە. ئێران پێی وایە کە ئەمریکا دوژبنە. ئێمە لەگەڵ ئەمریکا هاوپەیمانی و پەیوەندیشمان هەیە، ڕێکەوتنی استراتیژیمان هەیە، ڕێکەوتنێکی ئەمنیشمان لەگەڵمان کاتدا. کەواتە ئەم دوشتی جیاوازن، کەواتە ئەمریکا بۆ ئێمە دۆستە. ئەمە دوشتی جیاوازن، ناکرێت شتەکان ئەمە تەسپاوێکی نیشتیمانیە. دکتۆر بۆچی ینی بەم شێوەیە قسەت کرد کە ئێران و عراق جیاوازن؟ ئایا هیچ جۆرێک لە حکومڕانیکردن لێرە لە عراق فعلا پەیوەندی بەوە هەیە کە وەکو ئێران بیر بکاتەوە سەبارەت بە ئەمریکا؟ بەڵێ وایە بێگومان هەندێک لە سەرکردە سیاسیەکان دیدگایەکی ئێرانیای جێبەجێ دەکەن. ئێران هەڵوێستی دژەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە. بەڕاستی ئەم هەڵوێستە نابێ عراقیش هەیە بێت سەبارەت بە سیستەمی سیاسی لە عراقدا. دوشتی جیاوازە. عراق تایبەتمەندی خۆی هەیە. عراق هاوپەیمانی ئەمریکایە. دوشتی جیاوازە بە گوێرەی یاسا نێودەوڵەتیەکان، بە گوێرەی ئەو ڕێکەوتنانەی کەوە هەن. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو گۆڕانکاری لە عراق ئەنجام داوە. ئەو خاوەنیەتی گۆڕانکاریە لە 2003 کە ئێمە کە لە سیستەمێکی دیموکراتی. کەواتە دوورکەوتنەوە لە ئەمریکا، دوورکەوتنەوە لە ئەمریکا بەم شێوازە بەڕاستی ئەمە جێبەجێکردنی خواستی ئێرانە، بژاردەیەکی نیشتیمانی نیە هەرگیز. باشە دکتۆر، ینی ئەگەر نمونەیەک بێنینەوە سەیری ڕابردوو بکەین لە چەند ساڵی ڕابردوودا دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا، هاتنی داعش و لە ماوەی چاوتروکانێکدا لە چەند ڕۆژێکدا ناوچەیەکی زۆری عراقی داگیرکرد. بینیمان کە سوپای عراقی چی لە هات بەدەست داعشەوە تاوەکو هاوپەیمانان و ئەمریکا لەلایەک هاتن، ینی ڕۆژەکە هاوکێشەکە گۆڕا. فعلا بەنەبوونی هێزەبیانیەکان و ئەمریکا لەلایەکی دیکە عراق توانای ئەوەی هەیە کە جارێکی دیکە ئەگەر حاڵەتێکی وا خوانەخواستە ڕوویدا بتوانێت بەرەنگار بێتەوە فعلا عراق بپارێزێت. دەتوانێت ئەمە بکات؟
نعم بالحقيقة بەڵێ لە ڕاستیدا بژاردەیەکی هەڵە بوو لەلایەن چێ لەلایەن حکوومەتی مالێکی لە کاتی خۆیدا ئەو کاتێککە هێزەکانی ئەمریکا کشانەوە داوای کشانەوەی هێزەکانی ئەمریکای کرد لە عراقدا بە شێوەیەکی تەواوەتی بەبێ ئەوەی هیچ هێزێک بمێنێتەوە هیچ هێزێکی پاڵپشتی ئەمریکی بمێنێتەوە ئەو کاتێکە شتێکە ڕوو بدات بەڕاستی بژاردەکە هەڵە بوو بڕیارەکە هەڵە بوو بازەکەشماندا بەشی باجێکی زۆر گەورەماندا کاتێکە داعش هات بینیمان کەوە توانەکان سنووردارن توانای بەرپرسدانەوەی هێزەکانی عراق سنووردارن بینیمان هێزە ئەمریکانی عراق داڕوخەن لە چاوتورکانێکدا تەنانەت بەڕاستی پەنامان بردە بۆ هێزە میلیەکانەوە ئایا چێ زامنی ئەوە دەکات کامە دووبارە نەبێتەوە لە ڕسایەی بوونی گەندەڵی و خراپی ئیدارەدان و لە دامەزراوە سەربازیەکاندا چێ زامنی ئەوە دەکات کە ئەمانە بە پشکێنەدا بەشکراون سیستەمە سەربازیەکان لە ڕاستیدا هەمان کاتدا نەبوونی هێزیشی لە ڕووی تەکنیکی و تەنانەت لە ڕووی هێزی پاڵپشتیەوە کە ئێمە دەبێت دڵنیا ببینەوە ئایا ئەمە هەیە ئایا دەتوانین کەوە ڕوبەڕووی هەرەشەکان بینەوە هاوشەوەی داعش کەواتە هەر پرسیارێکە لەکەی دەکەم فعلا ئەمە هەیە ئەم توانایە هەیە لەوەی کە ڕوبەڕووی داعش بێتەوە یاخود هەر گروپێکی دیکە مۆدێلێکی نوێ بێتە ئاراوە بەتەنیا ناتوانین ئەگەر هەچی قسەش بکرێت ناتوانین ئێمە کۆنتترۆلی دۆخەکە بکەین شەڕەکە شەڕێکی تەقلیدی نییە شەڕێکی کلاسیکی نییە بەڕاستی بابەتەکە گۆڕاوە لە پێکدادان داعش لە ناوچە دووری دەستەکاندا شەڕ دەکات لە ڕووی ئەمنیەوە قورسە تۆ کۆنتترۆلی بکەیت بۆیە ئێمە پێویستمان بەچیە پێویستمان بە تەکنیکە بە تەکنیکە کە چێ بۆمان دابینی دەکات هێزەکانی هاوپەیمانی دەوڵەتی و وڵاتەکەتەکانی ئەمریکا لە هەمان کاتدا دوورکەوتنەوە لێیان بەڕاستی کاریگەرێکی نەری دەبێت درزێک لە هێزی شەڕکەر دروست دەکات بە تایبەت لە ڕووی تەکنیکیەوە ئەمە وا دەکات کە هێزەکان بستنە بکەونە حاڵەتی بەرگریەوە ڕەنگە داعش وەکو هێزەکان دیکە بتوانن درز بخەنە نێو هێزە ئەمریکانەوە بینیمان لە ناوچەی تاڕیمیە لە باکووری بەغدا چی ڕوویدا کاتێکەوە داعش هەیە لە سند ڕۆژی ڕابردوودا هێرشی کرد نزیک بوویەوە لە ناوچەی سەوز لە هەمان کاتدەکا پێگەی سەرچی بڕیاری سیاسیە لە عێراقدا کەواتە لە ڕاستیدا ئێمە خوازیارین بڕیارە سیاسەکان بڕیارەکان زیاتر واقعی و دیراستەکراو بن لە عێراقدا لە خوێندنەوەی هەڵسەنگاندنەکاندا ئێمە پەنا نەبینە بە دروژمە سیاسەکان کە ئێمەی خستە تەنگژەی داعشەوەکەوە بازەری زۆریشماندا کاریگەری زۆریشی هەبوو زۆر باشە و هێزەی کە ئێستا هەیە دەگوترێت مەسەرەن ئەمریکا خۆی باسی دەکات ئەم هێزەی تەنیا ڕاویشکاریە لە عێراقدا هەن نەکەوەی کە هێزێک بێت شەڕکەر بێت ئەم هەبوونی هێزێکی ڕاویشکاری لە عێراق تا چەند گرنگی هەیە تا چەند زەرورە پێویستە لە ڕاستیدا گرنگە ئەم هێزانە بمێننەوە بۆ ئەوەی کەوا پاڵپشتی توانە سەربازەکانی عێراق بکرێت هەروەها بۆ بەهێزکردنی هێزەکانی دیکەی عێراقە زۆر گرنگە و پێویستیشە بەڕاستی ناکرێت ئێمە پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا کورد بکەینەوە تەنها لە یەک گۆشەی ئەمنی و سەربازی بەشێوەیەکی هەڵا ئێمە پێویستمان بە ئەمەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ئیدارەدانی تەنگژە هەرێمیەکە عێراق لاوازە لەلایەن وڵاتانی دراسەوە بردومان دەکرێت کە عێراق ناتوانێت وەڵامی بدەم هێرشە بداتەوە سیر کە لە هەرێمی کوردستان بردومان کران ناوچەکانی دیکە بردومان کران بۆیە ئێمە پێویستیمان بەڕاستی بە ئیرادەیەکی نیشتیمانی هەیە بۆ بوونی پەیوەندی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بەرپرسدانەوەی ئالیەتەکانی بەرپرسدانەوە جگە لە سەربازیەوە بابەتی دوورکەوتنەوە لە ئەمریکا بەڕاستی ئێمە لاوازتر دەکات لە هەمان کاتدا لە ڕووی ئاوسەنجیا هەرێمیەکە و ئەمە هەڵەیەکی استراتیژیە ناکرێت کەوا جێبەجێ بکەین ناکرێت سوودانی ئەم هەڵە استراتیژیا بەهۆی فشاری هەرێمیەوە جێبەجێ بکات بەهۆی هاوپەیمانەکانیەوە لە عێراق جێبەجێ بکات باشە ڕێز دکتۆر ئەحمەد شەریف شتۆرۆڤەکاری سیاسی و ئەمنی لە بەغداوە لەگەڵمان بووی ماندوو نەبی دکتۆر